بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. ئەم شەو من دوو میوانی ئەزیز و بەڕێزم هەیە لە ستۆدیۆ، دکتۆر ڕێبوار کەریم وتەبێژی و پەیمانی دیموکراسی و دادپەروەری سوپاسیەکەم، وهروەها هەر لە شاری سلێمانی مامۆستا مستەفا عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان. مەبەستمە لەگەڵ هەردووکیان کە لە بەرنامەکە بە شێوەیەک لە شێوەکان نوێنەرایەتی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری و یەکگرتووی ئیسلامی کوردستانەکەن لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین. ئێوە ئاگادارن لە دوای 12 یارەوە لێکەوتەکانی هەڵبژاردن لایەنە ناڕازیەکان دوو لە لایەنە سەرەکیە ناڕازیەکان یەکگرتوو هاوپەیمانی بوون. ئەمانەوە بزانین کە ئایا هەنگاوەکانیان بەکوێ گەیشتووە و ئایا ئەوەی لە پەرلەمان هەوڵی بۆ درێ ئەوەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران و دکتۆر حەیدەر عەبادی وەکو حکوومەت بڕیاریان لێداوە و پەسەندیان کردووە سەبارەت بەوەی کە بۆ نمونە ئەوەی ئەو لیژنە وەزاریەی حکوومەت بۆ بەدواداچوونی پێشێلکاریەکان و ساختەکاریەکان سەرجەم ئەنجام و ڕاستپاردەکانیان پەسەند کراوە و سبەی نوێژ بڕیارە لە پەرلەمان ئەگەر نیسابی قانونی کۆبێتەوە و حزوری هەبێ، یعنی ئەو پرۆژە یاسایە بۆ هەژماردنەوەی دەنگەکان بەدەست لە تەواوی عێراق جێبەجێ بکرێت. ئەمانە چ کاریگەریەکیانە بێ لەسەر ئەنجامەکان و ئایا لایەنە ناڕازیەکان ئەم هەنگاوانە بای ئەوەیە کە ئەمان ڕازی بکات، چونکە لە یەکێک لە وێزگەکانی ناڕزایەتی دەربڕینیانە باسییان لەوا کە پێویست هەڵبژاردنەکان دووبارە بکرێتەوە. ئایا ئێستا ئەمان ڕازین بەوەی دەنگەکان ینی 5% یاخود دوایەوەی نسبەی 1/4 بڕیارە ینی بژمێردرێتەوە ئەگەر بگاتە ئەوە بە تەواوەتی ئیلغا بکرێتەوە. وامەوێ بزانم کە ئایا زۆر بە خێرایی ینی لە ئاستی هێرێمی کوردستان هەنگاوەکان چۆنن لەگەڵ لایەنەکان دانیشتنیانەیە گفتوگۆیان هەیە ئەگەریەوە هەیە کە لە هەڵبژاردننی داهاتووەکو هاوپەیمانێتیەک بەشداریکردنەوە زۆر پرسی دیکەش کە من نامەوێت زۆر کات بکوژم بۆی زۆرترین کاتی گفتوگۆ بۆ میوانەکانە بێت. دکتۆر ڕێبوار کەریم محمود و تەبێژی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری سڵاوتان لێبێت. سپاس بۆ ئەم دەرفەتە. بە هەر لەو بابەتەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ دکتۆر حەیدەر عەبادی و ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردەیان پەسەند کردووە کە بە شێوەیەک لە شێوەکان ئەچێتە هەکبەی خزمەتکردن بە ناڕەزایەتیەکانی ئێوە چۆن ئەڕوان نام هەنگاوانە و ئایا بە کافی ئەبینن؟ زۆر سپاس بۆ بەڕێست و کەناڵەکەتان و سڵاو بۆ مامۆستا مستەفا و بینەرانی عزیزیش. لە ڕاستیە وەک ئاشکرایە هەڵبژاردننی ئەم ساڵ گرفتری ینی بە خراپترین هەڵبژاردننی مێژووی دوای ڕووخانی سەدام و هەتا ئێستا لە عێراقیش من لەو هەفتەیە لە بەقا بووم هەندێک لایەنە سیاسیەکانن لە سەردەمی سەدام حوسێنیش هەڵبژاردننی وا خراپ نەکراوە، یانی کە ئەزانین لەوێ هەر هەڵبژاردن نەبووە و جگە لە کۆمەڵێک تەمسیلی و کۆمەڵێک شتی ڕووکەش نەبێ. بۆیە لە ڕاستی ناڕزایەتێکە تەنها لە سەراسی کوردستانیە ڕەتکردنەوەی دەرەنجامەکان لە سەراسی کوردستانیە بەڵکو لە سەراسی عێراق بە تەواوی هەیە و ئەمە مەسەلێکی گەورە و کاریگەرە. کاریگەری تەواویش بێتە سەر مەسەلەی ئارامی لە عێراقا، ئارامی سیاسی و ئارامی ئەمنی لە عێراقا، چونکە خۆتان نەزانە تا ئێستا عێراق ئامادەیە جگە لە هەرێمی کوردستان عێراق ئامادەیە بۆ هەموو جۆرە تێکچوونێک و تەنگژەیەک و زۆر جار سەفەقاتی سیاسیان ناکۆکیە سیاسەکان بە ناکۆکی ئەمنی یەکلایی کراونێتەوە کە ئەمە گرفتێکی گەورە بۆ لە مێژووی عێراقا بۆ شێوازە بووە. بۆیە ناکۆکیەکان تەنها هەرێمی کوردستانی نەگرێتەوە، بەڵام لە ڕاستیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانیش بوو ئەم جارە لە ڕووی تەزویرەوە شتێکی زۆر بێشومارە، یعنی ئاستەکەی هەموو ئاستەکانی تەزویری تێپەڕان لە تەزویرێکی عشواییەوە کە لە جاران هەبوو بێ یان بە کەمێک تەزویری ڕێکخراوە بوو، ئەم جارە تەزویرێکی تەواو ڕێکخراوی پێشوەختەخۆ بۆ ئامادەکرا و بەخول ئامادەکرابوو. من ئەمڕۆ لە یەکێک لە کادرانی لایەنێکی سیاسی لە سەڵات بیستم کە خولیان بۆ کراوەتەوە بۆ ئەنجامدانی کاری تەزویر. بۆیە ئەم بابەتە زۆر فراوانە لە عێراقاوە ئەگەر ئاوها ئەم تەزویرکاریە تێپەڕێ و ئەم ئیرادەی خەڵکو دەنگی خەڵک تێپەڕێنرێ ینی تەزویر بکرێەوە دواتریش تێپەڕێنرێ بەدڵنیایەوە گرفتی گەورە بۆ عێراق دروستە بێ. ئەمەش عێراق خاتە قۆناغێکی خراپەوە. ئەم بڕیارانەشی کە دەرچوو ئەم هەوڵ بۆەوەی سەردێکی کورتیشی بکەی بۆ بینەر بۆی بینەریش ئاگادار بێت گرنگترین ئەو بڕیارانەی ئەمڕۆ پەسەند کراون چی بوو؟ بەڵێ لە ڕاستیە گرنگترین ئەو بڕیارانە جارێ پێش هەموو شتێ بڕیارەکان ئاعترافێکی تەواوە بەوەی کە تەزویر هەیە باش و ئەوە شتێکی زۆر باشە، یعنی چونکە هەندێک لایەن ناکۆک بوون لەسەرەوەی بەتایبەتی کە کورسی زۆریان نابوو ئەیانو نالەوە ناچێت تەزویرەکە بۆ شێوازە بوو بێ. بەڵام ئێستاکە بۆ نمونە یەکێک لەو بڕیارانە کە لە پلەی وەکیل لە پلەی جێگیری بەڕێوەبەری گشتی بەرەو سەرەوە لە کۆمسیۆن قەدەغەیە لێی سەفەر بکە بێ شێوەیە گەشت بکەن بۆ دەرەوەی بەڵێ بەبێ موافقەتی سەرۆک وەزیران. ئەمە بەڵگەیە لەسەرەوەی
کۆمیسیۆن متەوەڕەت بووە بەپێی تەوسیلی ژنەکە کۆمیسیۆن متەوەڕەتە یان تێوەگراوە لە مەسەری ئەم تەزویرکاریە لە هەندێک شوێن لە ڕووی سیاسیەوە تێوەگراوە بە تایبەتی لێرە لە هەندێک شوێن لە ڕووی مادیەوە مالیەوە تێوەگراوە کە ئەو چیرۆکانی هەمووان ڕۆژانە ئەیبیستن. دووەم خاڵکە بەنسبەت ئێمە زۆر گرنگە ئەوەیە تەرکیزکردن لەسەر ئەوەی کە ئەوانەی دەستیانە بووە لە مەسەری ئەم تەزویرکاریە قراریان لە دژ دەرەکرێەوە ئەمری بالقەبز و ئەمری سزادانیان دەرەکرێت بە هەر پێوەرێک لە پێوەرەکان و کەمیش نین ئەوانە هەر ئێستا بۆ داواکاری گشتیش ڕاست بەڵێ ئەمە کەمیش نین بەڵام ئەوەی کە بەڕاستی بەنسبەت ئێمەوە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە جێگەی نەزەر نییە یعنی جێگەی گرنگی نییە ئەو بڕیارەیە کە باسی ژماردنەوەی لە سا 5 سنووقەکانی دەنگدانەکە چونکە ئێمە دڵنیاین لە ماوەی 20 ڕۆژ و 22 ڕۆژ هەڵبژاردن کراوە 23 ڕۆژ هەڵبژاردن کراوە لە ماوەی 23 ڕۆژەیە سنووقەکان هەر لە ڕۆژی یەکەم و ئێمە لە ڕۆژ یەکەمە داوای ژماردنەوەی دەستیمان کرد لە دوای ئەوە نرخێک نەما بۆ ژماردنەوەی دەستی بە تایبەتیش کە سنووقەکان لەژێر تەقە و گروپی چەکداری ئەوانەیە بران ئەمە ئیتر نرخێک نایێتەوە بۆ ناوەڕۆکی سنووق تا تۆ بێ باسی دەگومان من کاتمە وڵات ینی پێم باشە تۆ باست لە خاڵە باشەکانی گرۆ و خاڵانشی ئەوە کە زۆر لە خزمەتتانە نییە بەدیلتان چێ بێ سوپاس دەکەم دکتۆر مامۆستا مستەفا جەنابتان ئەندامی ئەنجومەنی جێبەجێگرتنی یەکگرتووی ئیسلامی کوردستانن سوپاسان ئەەکەم ماندوون نەبن ڕێک لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئەو بڕیار و ڕاستپاردانی لەلایەن ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقیەوە پەسەند کراوە دیارە جەنابی کاک دکتۆر ڕێبوار تێبینەکانی خۆیانی خستە ڕووس وەکو هاوپەیمانی لە سەریان ئێوە پێتان وایە ئەتوانێت چارەسەری کێشەکان بکات و وە بەدەم ناڕەزایەتیەکانی ئێوە بێت؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە و لە جەنابی کاک دکتۆر ڕێبوار سەبارەت بە وەڵامی ئەو پرسیارەت ئەوەی ئەو ڕۆگوزەرا لە بەغدا لیژنەی ئەنجومەنی وەزیران لە دوای تەقەسی هەندێک لە بەدواداچوونیان بۆ خڕوقات و تەزویر و ئەو کودەتە ئەلکترۆنیە ئەوە جێی دڵخۆشیە کە وەکو کاک دکتۆر ڕێبواریش ئاماشەی پێکرد لایەنە براوەکانیش لایەنە بەهێزەکانیش گەیشتنە و قەناعەتە کە ئەو هەڵبژاردنە نەبوو کودەتایەکی ئەلکترۆنی بوو تەزویر و ساختەکاری بوو بۆ من قەناعەتم وایە ئەو هەنگاوی ئەو ڕۆی ئەنجومەنی وەزیران لیژنەی ئەنجومەنی وەزیران ڕێڕەوی ناڕەزایەتیەکان فراوانتر دەکا و بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران پێم وایە حوزوری ئەندامانی ئەنجومەنی نوێنەران زیاتر دەبێت یاسایەکە کە خوێنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە ئەو یاسایە بەیانی دەنگدانی بۆ دەکرێت و پێم وایە دەنگی پێویستیش دێنێ و هەموو هێزەکان خەریکە ڕۆژ بە ڕۆژ پانتایی ناڕەزایەکان فراوان دەبێت ساختەکاریەکان دەردەکەون بە تایبەتی لە دوای ئەوەی کە ئێمە و هاوپەیمانی و گۆڕان و کۆمەڵ ئەو هاردەمان وەرگرت و دواتر لیژنەی جۆرا و جۆرمان پێکەنا بۆ تەقەسی پێداویستیەکان و خڕوقات و تەزویرەکان شتی زۆرمان بۆ دەرکەوت لە دوای ئەوەی تەعانمان بر بۆ بەغدا بۆ هەم بۆ ئەنجومەنی نوێنەران هەم بۆ کۆمیسیۆن هەم بۆ هەیئەی قەزایی دەیان خڕوقاتی جۆرا و جۆر لە ناو دەنگدانەکەمان ئاشکرا کردو و نردومانە من پێم وەسایەتیەکان فراوان بووە و هێزە عێراقیەکان و هەموو هێزەکانی وەکو عەلاوی وەکو ئەو عەبادیشی هاتە سەر و هێزە ناڕازیەکان پانتایەکان فراوانتر دەبێ بۆیە من قەناعەتم وایە قۆناغێکی تر بەخۆ دەبینێ و هەموو عێراقیەکان دەگەن ئەو قەناعەتەکە و هەڵبژاردن نەبوو غەیری مەسخەرەیەکی سیاسی لە عێراق و لە کوردستان بە تایبەتی ئەنجام درابۆیە پانتایی ناڕەزاییەکان فراوان دەبێ و پێم وایە دەچێتە قۆناغێکی زۆر بەرفراوان. مامۆستا مستەفا ئەو جێتانەی کە ئێوە لەگەڵ هاوپەیمانی و لەگەڵ گۆڕان و لەگەڵ کۆمەڵ سکاڵا و بەڵگە و ئیسپاتات ئەو شتانی کە ئیسپاتێکە کە ساختەکاری کراوە ڕادستیان کراوە ئەو جێتانی بەغا ئەو لایەنانەی بەغدا پێتان وایە کە مافەکەتان بۆ ئەگێڕێتەوە و ئەتوانێت بێ لایەنانە کارەکانی خۆی بکات؟ خۆی پرۆسەی مافگەڕانەوە یان نەگەڕانەوە کاتی دەوێ من قەناعەتم وایەوە ئاسان نییە بڵێن دەگاتە حاڵەتێکی وە ئێمە ڕازی دەکا بەڵام لە هەموو حاڵەتەکاندا هەر ئەوە جێی دڵخۆشیە کە هێزە عێراقیەکان یا ناڕەزایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ فراوان دەبێ و من قەناعەتم وایە کە باس لە دەنگدانی دەرەوە دەگرێەوە یا نازحین دەکرێت یا ئەوانەی کە لە دەرەوە دەنگیانداوە و دواتر باسی هەژمارکردنەوەی دەنگەکان لە 105 دەکرێت من پێم وایە هەر لەگەڵ یەکەم هەژمارکردنەوە تەزویرەکان بە جۆرێک لە جۆرەکان فراوانتر دەردەکەون هەرچەندە پێویستی بە بەڵگەی هەژمارکردنەوە نییە بۆی بزانین داخوا تەزویرکراویان نەکراوە ئەوەی لە ئەوە بۆ خاڵیان ڕازین کە هەژمارکردنەوەی لە سەدا پێنجی دەنگەکان بێت بەدەست و لەناو ئەو ڕێژەیەش ئەگەر یەک لە سەر چواری دەرکەوت ساختەکاری کراوە پاشان ئیلغاو یعنی هەڵبۆشێتەوە
ئەو خاڵتان پێ قبوڵە یا پێتان قبول نییە؟ ئێمە پێمان وایە پێویستی بەو هەژمارکردن من پێمان وایە ئەو بەڵگانە ئەوەندە زۆرن پێویستی بە هەژمارکردنەوەی دەستی نییە چونکە بەڵگەکان کەشف بوون ئاشکرا بوون ئێمە بەڵگەی زۆر بەهێزمان پێشکەش کردووە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە دوای ئەوەی کە چێکێکی تەواو هاردەکەمان کرد بۆیە من قەناعەتم وایە وەکو ئاماژەشی پێکرا و پێشتریش وتومانە ئەو سندوقانە لە دوای 20-25 ڕۆژکە لە بەردەمی هێزە دەسەڵاتدارەکانن دەستکاری زۆریان کردوون ئێمە هەر شەوی یەکەم لە سەعاتی یەکەم کە زانیمان خڕوقات کراوە تەزویر کراوە کودەتای ئەلکترۆنی کراوە دەنگەکان هەمووی گۆڕانکاریان تێدا کراوە خێرا و کاتە داوامان کرد سندوقەکان نەگوێزرێنەوە لە بنکەکان و لە وێزگەکانی دەنگدان لانی کەم چەند سندوقێک هەژمارکەینەوە بەدەست بۆی حقیقەتەکە دەرکەوێ ڕاکانی ئێمە کە دەڵێن تەزویر کراوە دەرکەوێ بەڵام ئەوە بوو بڕاستی ڕێگایان لێگرت وە سندوقەکانیان بە زەبری هێز گواستنەوە و نوێنەری لایەنە سیاسیەکانیان دەرکردە دەرەوە لە وێزگەکانی دەنگدان ئەوە هەموو دەلیلی ئەوەن کە دەسەڵات تەزویرێکی فازحی کردووە و هەروەها ئابڕوو بەرانە چۆتە ژێرباری پرۆسەیەکی هەڵبژاردن وەکو نەتیجەکانی جێ دڵخۆشکردین بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا مستەفا بێگومان دێمەوە دکتۆر ڕێبوار بێمەوە لای جەنابتان یعنی ئێوە لە داواکاریەکانتان یەکێک لەو خاڵانەی کە زۆر جەختان لەسرە کردەوە ئەوە بوو کە دەنگەکان نەژمێدرێنەوە ئەوەی ئێوە داواتانە کرد هەڵوەشانەوەی هەڵبژاردن و ئەنجامدانەوەی هەڵبژاردنێکی دیکەیە پێتان وایە ئەمە لەگەڵ واقعی سیاسی و دەستوری عێراق ئەگونجێت و ممکنە ڕووبدات یان ئەمە ڕوونادا هەرگیز؟ بەڵێ خۆی لە ڕاستیە تا ئێستا یەکێک لە گرفتە گەورەکان کە ڕۆژان ڕوبەڕوومانە بێت و مامۆسایەتیان لای خەڵکیەوە قسەکردنە لەسەرەوەی کاڵێ مەسەرەن زۆر جا گوێمان لێ بێت ئەمە شتیە پەڕێ لە ڕاستیە زانانی ئێمە لە چیەوە هاتووە لەوە هاتووە هەموو جارێک هەڵبژاری کراوە چاو پۆشی کراوە لەو تەزویرە بێشوماری کا بوو ئەگەر هێزەکان چاوپۆشیان نەکردایە ئەوە ڕووی نایە بەڕاستی بڵم لە عێراقا بە کۆی گشتی عێراق باسەکەم بۆیە بێ قۆناغێک بێت نقطەیەکە بێ خاڵەکە بێ کە کۆتایی بەم چاوپۆشیە بهێنرێت کە تۆ چاوپۆشی و نەکرد لە حتمما ئیسیجابە و لێ ئەوە بێ من حەزەکەم هەندێکش بۆ جەنابەت ڕوون بکەمەوە ئێمە بەڵگانە کاتێک بردمانە لایەنی پەیوەندیدار ئەو لایەنانەی کە ئەبێ وەڵامان بنەوە و لایەنی تریش لە سەراسی دەرەکی لە سەراسی ناوخۆیی سەفارەتی وڵاتان کاندێکیان خۆیان پەیوەندیان پێوە کردین نەتەوەیە گرتووەکان لە عێراق هەندی هێزی تری عێراقی هەندی هێزی تر کە ڕاستەخۆ پەیوەندیدارن حتا هەندێک کەسایەتی کە ڕۆڵ و کاریگەریانی لە عێراق ئەزانی بۆ یەکەم جارە ئێمە بەردەوام کەمان نەبجوو لێ بێکڵێ ئەم بەڵگانی ئێوە دوو جیاوازیتیا یەکەم بەڵگی بنە بڕە دووەم بەڵگەکەی خۆتان نیە هی کۆمسیۆنە پێی یاون پڕ لە دەستێت وە هێناوینێتەوە یعنی غیری ئەمە ئەوان دەست وەردان ئەکەن یان پێیان وایە ئەمە پرسێکی ناوخۆیی ئەزانی چۆنا ئەم بابەتە هەمووی پێکەوە گرێ درراوە هەموو واقعی عێراق بەیەکەوە گرێ درراوە ناتوانانی شتێک بڵێ بە جیاواز لەگەڵ شوێنی ترایکی ینی حتا ئێستا من پێم وایە لەم دوو ڕۆژی ڕابردووە برادرانی سائیرون مقتەدا سەدر ئەوانیش وردە تێگەیشتنیانەیە بۆ حەجمی تەزویرەکە چکە حەجمەکە زۆر گەورەیە لە پارێزگایەکی و گوستێبانی بە یەک ڕێگا 145,000 دەنگ تەزویر کراوە کە کۆدی دووبارەیە هەر هەمووشیمان لایە اینجا هی ئێمە نییە هی کۆمسیۆنە کە وەرمان گرتووە بە یەک ڕێگا لە ڕێگاکانی تەزویرە من باشیت باسی کاتی دووبارەت بۆ ناکەم باسی دەنگدانی دووبارە بۆ ناکەم باسی شتان ناکەم یعنی ئەمە بە دەرلەوە بەس بەم ڕێگا ئەمە حەجمێکی گەورەیە ئەکاتە 6 کورسی بۆ یەک لایانی دیاری کراوە ئەگەر هەیە و 6 کورسیانی من ئەمڕۆ گوێم لێ بووتیان زانیاری فەرمینین بێگومان ینی گوایە ئەو 6 کورسیە بە تەواوەتی هەڵبوەشێتەوە و ئەوانەی کە دەرچوون لە ڕێگەیەوە نەچونە پەرلەمانی عێراقشتی وا هەیە من نازانم ئەوە جیاڵڕێ بۆ دادگا بەڵام بەڕاستی دەرچوون بە دەنگی تەزویر بێدەنگبووی لێی سوکایەتیە بە دەنگدەران یعنی بەڕاستیە ئەبێ ئێمە کەس ئەو حەقە بەخۆی نییە کە سوکایەتی بە دەنگی خەڵکی وڵاتە بکە ئەوەشی کە تەزویری کردووە ئەزانێ کە تەزویری کردووە ئەوەشی کە تەزویری لێکراوە ئەژزانێ کە تەزویری لێکراوە کەواتە ئێوە بەدیلتان چێ ئێمە ڕازینین بە 5%کەش چی تازانی چۆنە 5% هیچ لەو دۆخەکە ناگۆڕێ لە کوردستانە کە لەژێر چەک و لەژێر ڕەحمەتی تەقەکردن ناسنۆقەکان برا خۆ میدیاکانم شتانی لە نەشارێتەوە ئێمە دەیان ڤیدیۆمان بواتەوە کە چۆن تەقە لە بنکەکانی دەنگدانەگرێ ئێمە چاودێرمان نەبووە 6 چاودێرمان لە بێکێک لە بنکەکانی سلێمانیا بۆ ماوەی 2 ساعات و نیو دەست بەسەر کراون لەسەر ئەوەی کە قسەیەکیان کردو لەسەرەوەی بۆ ئەم سنوقانە ئەبەن بەم شێوازە تەنها لەسەرەوە لەبەرەوە ئەمە مەسەلەیە ئەمە نمونەی بچووکە و کۆی گشتیەکەی گەورەیە من مەبەسم لە چییە مەبەسم لەوەیە کە ئەبێت تۆ بەدیل بۆم حاڵتە بدۆزیتەوە نابێ بێڵیت بەدیلەکەیەک و کارێکی ئابڕووبەرانە دەربچێت لە ژێ ناوی بەدیلەکە ڕێکەوتنی سیاسیە لەگەڵ لایەنەکانیان بەدیلەکەوەیە بەشداری پرۆسی سیاسی عێراق ناکەن و هیچیشتان بۆ نەکرێت لە نەتیجەیە بە بڕای من
بەدیلی هەرە بە قوت ئەبێ مەرجنیە لە هەموو عێراق ئەبێ لەو شوێنانی کە تەزویری زەقراوە مەڵبژاردن هەڵبۆشێنێتەوە ئەمە داواکاری ئێمەشە ئەمە داواکاری ئەمەیە لەو شوێنانی کە هەڵبژاردن زەقراوە کە هەرێمی کوردستانە کە هەندێک ناوچەی ترە کە ئەبێ هەڵوەشێتەوە و عێراقیەکانیش تەڵەبی تریان ئەمە یەکەم دوو لە غیری ئەم حاڵەتە ئێمە دەنگەکانی خۆمانەوێتەوە دەنگەکانی خەڵکمانەوێتەوە لە غیری ئەم حاڵەتە گاڵبژاردن ناوەشێنەوە ئێمە دەنگەکانمانێتەوە چۆن وەریەگرنەوە ئەوە کەوێتە سەر لایانی پەیوەندیدار ئەوەی کە تەزویری کرد بەسم ئەوەی کە بەشێک بووە لە تێوە گلاوە لەم تەزویرکاریەکە بینی لە راپۆرتەکەی ڕۆی ئەنجومەنی وەزیرانە زۆر باشکراڵێ کێ بووە ئەبێ ئەوە بەرپرسیارەتی گەڕانەوەی دەنگەکان لە ئەستۆ بگرێت ئەوە مەسلەیەکی حتمیە و چکێکی نا خەڵک بم بوریانی من کەمێ ئەم کاردانەوەی باس بکەم ئەگەر ئەم بێدەنگیە مەبەستم نقطە بوو نقطەیە بۆم خاڵە بوو ئەگەر ئەم بێدەنگیە تێبپەڕێ دەڕاستیا دوو گرفتی گەورەمان بۆ دروستە بێ گرفتێکمان دروستە بێ بۆ مەسلەی دەنگدان لە داهاتوە گرفتێکی ترمان بۆ دروستە بێ بۆ مەسلەی خەباتی مەدەنی بە کۆی گشتی ئێمە 10 ساڵ زیاتر لەم کوردستانەیە کاکە خەڵگەڵێ بە ئەم وڵاتە بە چەک نەبێ نابێ چینە سەرجاتا هەر نای کاکەی ئەوان بێمیانە ئێوە نایزانن بە چەک نەبێ وڵاتە چاک نەبێت دەیان سەدان هەزاران کەس پێی وتوین وتومانە نەخێرەوەرە بە دەنگدان چاکە بێ وەرە بە خەباتی مەدەنی چاکە بێ وەرە بە پەرلەمان چاکە بێ بەڵام کە تۆ نرخێک لە دەنگەکەشی ئەسەنیتەوە مبەرری پێیت کە ئەو بێت هەڵوێستی تریە بێ بۆ ئەمە لە هەمووشمانە شێوێت لە هەمومان تێگەچێت لە بۆیە بەنسبەت ئێمە خەباتی مەدەنی یەکەم و ئەخیرە خەباتی مەدەنیش بە ڕێزگرتنە لە دەنگی بەڵێ سوپاس دەکەم دکتۆر مامۆستا مستەفا بێمەوە لای جەنابتان یعنی دکتۆر ڕێبوار باسی لە بەدیلەکان کرد لەبەرەوەی ئەو چوارلایەنە ئێوە یعنی تا ڕادەیەک هاوڕان لەسەر پرسە جیاوازەکان من ئەو پرسیارە لە جەنابتان ناکەمەوە بەڵام پرسیارە گرنگەکە لە ئێستادا ئەوەیە لایەنەکانی کوردستان بە دیاریکراوی پارتی و یەکێتی ینی پارتی لە سنووری هەولێر و یەکێتی لە سنووری سلێمانی هاتوونەتە پێشەوە لێتان ینی دابنیشن لەگەڵتانە گفتوگۆ بکەن چکۆ بۆ نمونە من بەرپرسی باڵای پارتی میوانداری کردووە و توێتی ئێمە دەست پێشخەریمانە بێ بۆی لەگەڵ لایەنەکان دابنیشین یەکێتی هەرواڵێ لایەنەکانی دیکەواڵێ ئێوە بەنیازن لەگەڵ لایەنە کوردستانیەکان بەگشتی دابنیشن بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتنێکی سیاسی یان ڕێکەوتنی سیاسی بە هەموو شێوەیەک ڕەدەکەنەوە تەنها داواکاریتان هەڵۆشاندنەوەی هەڵبژاردنەکانە باڵە ئێمە تا ئێستا سەرقاڵ و مەشغوڵین بە تاعنەکان و بە دوواداچوونی ئەو گزی کاری و ساختەکاری کە کراوە و پێمان وایە ئەوڕۆ ڕۆژی ئەوەمان نییە کاتی ئەوەمان نییە پێشوازی لە یەکێتی و پارتی بکەین چونکە پێم وایە پارتی و یەکێتی ئەوەندەیان درزی ماڵی کوردی فراوان کرد و فەجوەیەکی فراوانیان دروست کرد پێم وایە دەبێت ڕوویان نەبێت جارێکی تر لەگەڵ ئەو هێزە سیاسیانە داوای یەکڕێزی نیشتیمانی بکەن بۆیە پێم وایە هەر یەکێک لەو چوار لایەنەمان تا ئێستا ئەگەر پەیوەندیش کرا بێ بە مباشر و خێر مباشر ئیسیعدادی کۆبوونەوە دەرنەبڕاوە چونکە پێمان وایە ئێستا دەبێت ئێمە ئەرکی هەنووکەی هێزە ناڕازیەکانە ئێمە لێگرت و هاوپەیمانی گۆڕان کۆمەڵ ئەوەیە کە ئێمە لە بەغدا لەگەڵ ئەنجومەنی نوێنەران لەگەڵ کۆمیسیۆن لەگەڵ هێزە معنیەکان لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان لەگەڵ قونسوڵیات لە کوردستان و لە عێراق لە کوردستان و لە عێراق و لەگەڵ ئەمریکا لەگەڵ UN هەموو هەوڵەکانمان بخینەگەڕ بۆی پرۆتستۆی ئەو پرۆسەیە بکەین کە بەڕاستی انتخابات نەبوو ئەوە ئەرکی هەنووکەی ئێمەیە من پێم ئەو ئەنجامەی کە هاتووەتە دەست ئەوەیە کە لە سەدا پێنجی دەنگەکان بژمێترێتەوە مامۆستا مستەفا ئێوە بەمەش رازینین لە نەتیجە تاکەی وا بەردەوام ئەبن ینی تاکەی بەردەوامە بن لە پرۆتێستکردن و لە وەستان لە دژی ئەنجامەکان و لە بایکۆتکردنی ئەنجامەکان و لە نەچوونە ناو پرۆسی سیاسی عێراق ئێمە ئاماژەمان پێکرد هەم من هەم کە دکتۆر ڕێبار پێمان وا بوو بەڵگەکان ئەوەندە زۆرن بۆ ئیفشالی ئەو پرۆسەیە کە کۆمیسیۆن بێتە سەرخەت و هەروەها هاتا کۆمیسیۆن بۆ خۆی ئیشەکەی ئەنجام داوە ئەویش بچێتە بەردەمی لێپرسینەوە و دادگا پێم وایە بەڵگەکان ئەوەندە زۆرن پێویستی بە لە 105 بژارنەوە نییە بەڵام ئەگەر لە 105 بژارنەوە جارێکی کە بەڵگەکە بۆ ئەمە کەەوە ئاڵێن بەڵگەکانی ئەندە زۆرن پێویستی بە لە 105 بڵێن بژاردنەوە و هەژمارکردنی دەنگەکان نییە گوێتان لێ گیراوە ینی بە گوێتان کراوە کە ینی بەڵگەکان بڵێن کافیە و یان ئەوەی کە قەراری لێدراوە وەکو بژاردنەوەی لە 105 بەڵێ ئەگەر ئەو بەڵگانە ئەوەندە بەهێز نەبوونایە من پێم وایە لە چەند ڕۆژی ڕابردوو
حرەکەی ناڕەزایەتیەکان ئەوەندە فراوان نەدەبوو و هەروەها ئەنجومەنی نوێنەران کە کۆبوونەوە لەسەر کۆبوونەوە دەکات هێزە ناڕازیەکان پانتایەکان فراوان دەبێ و هەروە ئەنجومەنی وەزیران لیژنە پێک دێنێ و ئەویش ناڕەزایەکانی دەردەبڕێ و چەند ڕاستپاردەیەک دەردەکات بۆ ئەنجومەنی نوێنەران کە بەیانی و دوو بەیانی قسەی لەسەر بکەن هەموو ئەوانە پێمان وایە بەڵگەکان لە هەموو پارێزگاکانەوە بە تایبەتی لە پارێزگاکانی کوردستانەوە بەڵگەکان زۆر دامیغن زۆر بەهێزن قەناعەت لای هێزە عێراقیەکان دروست بووە و قەناعەت لای هێزە نێودەوڵەتیەکانیش دروست بووە هەتا ئەمریکا هەتا UN هێزە بەرفراوانەکانیش قەناعەتیان بۆ دروست بووە کە و پرۆسەیە ئیسیقرار دروست ناکە ئارامی دەشێوێنێ دابڕانی بینی هێزە عێراقیەکان دروست دەکات بۆیە من قەناعەتم وایە دەچێتە قۆناغێکی فراوانتر جاو کاتە یا لە هەندێک پارێزگا هەڵبژاردنەکەڵەوە شێنرێتەوە یا جارێکە پێداچوونەوەیەک دەکرێت بەپێی ئەو بەدواداچوونانەی کە بۆ ئەلکترۆنیەکە کراوە بۆ باکۆردەکان کراوە دەرکەوتووە هێزێک چەند دەنگی تەزویر کردووە هێزێک چەند کورسی تەزویر کردووە ئەو کاتە ئەو کورسیانەی لێ بسەندرێتەوە ئەو دەنگانە جارێکە ئیزافە بکرێتەوە بۆ هێزانەی کە دەنگەکانیان لێدەزرا و لێزەوت کراوە پێدەچی بەرەو ئەو قۆناغانە هەنگاو بنێ ئەگەر هەنگاویشی نەنا ئێمە وەکو هێزی مەدەنی ئەوەمان لەسرە هەموو ڕێکارە مەدەنی و یاساییەکان بگرینە بەر و بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ خەڵکی عێراق تێبگەینی کە ئێمە سوورین لەسەر پرۆسەی دموکراسی شتەکان بەدڵی ئێوە نەبوو ئێوە بایکۆتی پرۆسەی سیاسی یاخود هیچ لە بێخەباتی پەرلەمانیەکەن لە عێراق سەبارەت بە مقاتعەی ئەنجومەنی نوێنەران ئەوە پرسێکە لە بەردەممانە کراوەیە لایەنەکان گفتوگۆی لەسەر دەکەین هەریەکەمان ڕێکارە لایحیەکان و پێداویستیەکانی ناو خۆی هەر حیزبێکداخوا چەند ئیجابیە و چەند سلبیە لە ڕۆژانی ئایندەدا کە نەتیجە دەرچوو زانیمان گوێ لە تاعنەکانمان نەگیرە ئەو بژاردەیە دراسە دەکەین و لەوانەیە بە کۆدەنگی ئەو چەند هێزەی کە ناڕازین بەیەکەوە بڕیارێ بدەین یا بەیەکەوە ببینە فراکسوێنێک و بچین یا بەیەکەوە مقاتعەی ئەنجومەنی نوێنەران بکەین ئەوە پێداویستیەکانی ئەو کاتە دەری دەخا من ناتوانم لە ئێستاوە بڕیار بدەم بڵێم مقاتعە دەکەین یا دەچین پێویستی بە پێویستی بە قۆناغەکانی ئایندە کە دەری دەخا ئایا تاعنەکانی ئێمە چۆن گوێیان لێ دەگیرێەوە دواتر بەرژەوەندی خەڵکی کوردستان و هێزە ناڕازیانەوە ئەو دەنگانەی کە بە ئێمە دراوە چەندە لە بەرژەوەندی ئەو هێزانەیە ئەو کاتە ئێمە بڕیاری خۆمان دەدەین. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا مستەفا بێگومان دێمەوە لای جەنابیشتان دکتۆر ڕێبوار پرسێکی دیکە هەیە کە ئێستا قسەی لەسەر بکەین دیارە من نامەوێت لەسەر هەمان پرسیار لاردوکتان بکەمەوە چونکە کاتەکە لە بەردەستم کەمە و بەستمە زۆرترین ڕاشۆر بگرم ئەگەر وەکو گریمانەیەک وەری بگرین کە ڕێکەوتن ڕوو ئەدات و ئێوەش بە شێوک لە شێوەکان ئەنجامی تانەکانی خۆتان وەرەگرنەوە بە دڵتانە بێت چاوتان لەسەریش پۆستێکی عێراق هەیە بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ئەڵێت پۆستی سەرۆکۆماری عێراق ئێستحقاقی خۆمانە وەری بگرین ئێوە چاوتان لەسەر ئەم پۆستە ئەبێت هەنگاوەکانتان هەنگاوە سیاسەکانتان بەرەو ئەم پرسە دەست پێ کردووە ئەگەر لە ئینسانێکی تێگەیشتووی سیاسی بپرسی بڵێ وەزعی کورد لە عێراقا چۆن یەکسەر ئەزانێکە خراپە ئەزانی و خراپەیە بۆ بۆنیی بۆ مەسایەتگەر بە بۆنەوە و ئەم هێزانە هەروەکو ئێستا هەروەکو ئێستا ئەڵی کۆپی ساڵانی ڕابردووە هەمووی هەر تەرکیزەکە لەسەر فلان پۆست فلان پۆست فلان پۆست قەزەی گەورە بە نیسبەت ئێمەوە پۆست نییە قەزەی گەورە لای ئێمە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانە و ئەمەش بە ڕازگویانە بە خەڵکمان وتووە لە کاتی حملەی هەڵبژاردنە و ئێستا کە هەڵبژاردنیش تەواو هەر بە ڕازگویانە بە خەڵک کڵین هەر کاتێک ئێمە لەوێ بین بە حەقی خۆمان بە ئیستحقاقی خۆمان لەسەر دێر بە دێڕی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان دیفاعەکەین باش ئەمە یەک دوو لە پاڵ مافی دەستوریات تەبەن مەسەلەیەکی زۆر گرنگەیە کە بۆ ئەم قۆناغی کورد زۆر ئەبێت تاکوکی لەسەر بکرێ مەسەلەی خاکی ئەم وڵاتە مەترسی گەورەی ڕوبەڕووبەتەوە قسەکردن لەسەر ئەمە زۆر گرنگە ئیشکردن بۆ ئەمە زۆر گرنگە ئەنجا پۆست ئەبێ خزمەتی ئەو دوانە بکە مافە دەستوریەکانی منشەوە بوو ینی بەبێ وەرگرتنی پۆستەکە ڕەنگە پەنا لە ڕێگەی خەباتی پەرلەمانی و نەتوانێت ئەو کاریگەریە دابنێن بۆ نمونە ئیسا کورد پۆستیە کە چی وەزعی خراپە پۆستی گەورەش و کارەگەریشی هەبوو کەچی وەزعی خراپ بوو کورد پۆستی نەبوو لە سەرۆکاتی وەزیران جێگری هەبوو وەزیری هەبوو موچەش بڕا کورد سەرۆکۆماری هەبوو خاکیشی داگیرکرا و موچەشی بڕا مەسەلەکە ئەوە نییە پۆست کاتێک گرنگە کاتێک ئەهەمیەت هەیە لە خزمەتی قەزیە گەورەکەی هەبێ ئێمە وای تێگەین بۆ خۆمان لە هاوپەیمانی کە و ئەم هێزانەش پێم وایە تەوەجووە کار بە ماراستەیە بێ کە پۆست کاتێک مەسەلەیەکە و مەطرح و بیر لێکرێتەوە کە تۆ زەمانەتی ئەوە کردبێت لە ڕێی ئەم پۆستەوە مافە دەستوریانی خەڵکی کوردستان لە پاریس مادام ئەو لایەنانی پۆستیان بەدەست بۆ نەیانتوانیوە خزمەت بکەن و پۆستەکەیان لە خزمەتی کورد و عێراقیش بەکاربێنن لە چوارچێوەی دەستور ئێوە چاوتان لەسەرەوەی ئەو پۆستانیان لێوەرگرنەوە ئێمە
دیسانێڵێم بۆی بەو ستانداردەی کە جەنابەت ئاماژەت پێداکاری پێ بکەن ئێمە هەتا ئێستا لە مەرحەلەی ڕاکردنی مەشوێن دەنگە دزراوەکان بەڵێ منیش وەکو گریمانەیە وەرم گرت بڵێ ئەولەویەتی ئێمەیە کە دەنگەکانمان وەرگرتەوە ئەولەویەتی ئێمە ئیتیفاقکردن لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ئەنجا ئەمە بە پۆستی تەنفیزی ئەبێ بە پۆستی تەشریعی ئەبێ ئێمە پێمان وایە تەبیعیە هەردوو لا تەبیعیە بەڵام چاومان ئەگەر پرسیارەکە بم دقیقە بێ لەسەر پۆستێکی دیاریکراوە نەخێرەوە لای ئێمە بینە ئەو تقریبا سێ خولەکم ماوە قسە لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان و هەڵبژارنی داهاتوی هەرێمی کوردستان بکەین وەکو خەوارێکی سیاسی ناوی خۆتان بۆ هەڵبژاردن تۆمار کردووە تا ئەم لەحظەیە نابەز ئێمە قوارین و مۆڵەتمان تقریبا بۆ هەڵبژاردنی هەرێمی کوردستان هێشتا تازە دەستی پێ کردووە بەڵێ یعنی بەنیازن چەند ڕۆژێکی ماوە بەڵێ ئێمە هێزێکی سیاسی لە کوردستان بەڵام شێوەی بەشداریکردنەکەمان جارێ بەنسبەت دروستکردنی هاوپەیمانێتیەوە ینی بەنیازن هەر لەگەڵ گۆڕان و یەکگرت و کۆمەڵ بمێنەوە و هاوپەیمانێتیەک بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان دروست بکەن یان ئێمە هێشتا گفتوگۆی لەسەر نەکراوە من ڕای هاوپەیمانیت پێڵێم لێرەوە ئەبزانام یەکەم جاری شەباسی یەکەم بۆ هەڵبژاردننی عێراقیش هەمان ڕامان هەبوو ئەو بۆ هەڵبژاردننی کوردستانیش تاکیدی لێکەینەوە ئێمە لەگەڵ دروستکردنی یەکبەرەیەین ئەم یەکبەرەیە بە یەکلیستی پیان خۆشە هەر حازرین بە یەکبەرەی پیان خۆشە هەر پێمان خۆشە ئێمە بە ئاشکرایڵم لەگەڵ ئەوەیان کە ئەوەی کە خەڵکی خەمخۆر و دڵسۆزی ئەم وڵاتە کۆکاتەوە ئەوە بکەین هەر ئەوەشە فەلسفەی ئەوەی کە ئێمە ناومان ناهاوپەیمانی کە دروستمان کرد هاوپەیمانی خەڵکی دڵسۆزی ئەم وڵاتە ئەبێت دروست بێت سپاس دەکەم دکتۆر مامۆستا مستەفا دوو خولەکم ماوە لەم دوو خولەکە یەک دوو پرسیار لە جەنابتەکەم و ڕای ئێوەژە و یەکگرتووی ئیسلامی کوردستان وەرەگرم سەبارەت بە هەڵبژاردننی هەرێمی کوردستانەوە ئێوە بەنیازن وەکو خەوارێک ناوی خۆتان تۆمار بکەن و ئایا وەکو کاک دکتۆر ئاماژەی پێداوتی وەکو هاوپەیمانی بۆ یەکەم جارە دووبارە ڕای ئەگەێنینەوە کە ئێمە پێمان خۆشە بەرەیەک دروست بێت کە لایەنەکانی تیاکۆ بنەوە هیچ نەبێ ئەو لایەنانی کە هەستەکەن مافیان خوراوە بەش خوراون ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئامادەی ئەمن بەڵێ ئێمە هێزێکی سیاسین دیارە تۆمارکردنی قوارەی سیاسی بۆ لە کۆمیسیۆنی باڵی هەڵبژاردنەکان مافی هەر قوارەیەکی سیاسیە خۆمان تۆمار دەکەین ئەو کاتە لە چەند ڕۆژی ئایندە دەرگای هاوپەیمانێتی دەکرێتەوە کە بۆ 26 دەبێ هاوپەیمانێتەکانیش یەکلا ببنەوە ئێمە لە چەند ڕۆژی ئایندەدا ئەو هەوڵانە دەست پێ دەکەین و پێمان وایە هەوڵ بدەین کە هەموو هێزە ئەگەر هەیە چوار لایەنەکە پێکەوە بمێننەوە گۆڕان خوازات چاک خوازەکان هەمویان ئەگەر بتوانین لەسەر وەکو ئارزم کردی لە دیراسەداین هەموو لایەنەکە بێکە و دراسی بکەین ئەگەر پێمان وا بێ ئەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەرژەوەندی ئیسلاح و گۆڕانکاری و دژایەتی ئەو گەندەڵی و ساختەکاریە بەهێزی بە بەرەیەکی ئاوا دەکرێت من پێم وایە لە ئەولەویەتی قۆناغەکەیە بۆیە ئەوە پێویستی بە گفتوگۆی ئەو چوار لایەنە و لایەنەکانی تری دەری ئەو چوار لایەنە کە خەڵکی تریش هەر لەو پرۆسە سیاسیە و لەو گۆڕانکاریانەی کە دێتە پێشی ئامادەیە مامۆستا مستەفایەوە وەکو پاکێجێکی جیاواز لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەڕوانن یان ئەگەر لە عێراق شنافەکانتان بەدەستنێنەوە لە هەرێمی کوردستان سوورن لەسەر بەشداریکردن لە هەڵبژاردن زۆر بە کورتی خۆی ئێمە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق حیزبێکی سیاسین ئەوە بە ئاسانی کۆڵ نادەین و ماندوو نابین مۆکۆرتر دەبین سوورتر دەبین و بەشدارێکی سیاسیانەی گەرمتر دەکەین و لەگەڵ هێزە ئیسلاحخوازەکان دەبێ پانتاییەکە فراوانتر بکەین بۆ ئەوەی لە بەرامبەر ئەو دەسەڵاتە قۆڕکارە تاکرەوە گەندەڵکارە بوەستین جارێکی کە جورئەت نەکە ئیرادەی هاوڵاتیان بەو دەردەبەرێک کە بردی لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران سپاس دەکەم دکتۆر هاوڕێیانم پێم بڵێن کاتم دەجار پیان وتم کاتم تاوە جگە لە چوارێزە ئێمە بەرەکە حەزەکەین فراوانتریش بێ دووەم ئێمە ڕێک کاڵێمە هاوپەیمان لەگەڵ ئەم یەکلیستیایی نوێیەک ئەم بەریین ڕێزی ئیرادی هەموو هێزێکی شەگرین کە پێی خۆش دکتۆر ڕێبوار کەریم محمود و تەبێژی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری زۆر سپاس مامۆستا مستەفا عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بۆ جەنابیشتان سپاس بۆ هەردوو میوانەکەم کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوون ماندوو نەبن سپاس بۆ هاوکارانم لە سلێمانی و لە هەولێریش تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی خۆش